ساڵتان لەبێت بینەرانی کورتسات نیوز مناوڕۆ تۆفیقم لە ئەڵقەم شەوی پانۆراما پێتانگەشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر نرخی درا و ئایندەی دارایی لە هەرێمی کوردستاندا. هەمووان دەزانین دوایەوەی کە حکوومەتی بەغدا بڕیاریدا کە نرخی دیناری عێراقی لە بەرامبەر دۆلار بەهاکەی بێنێتە خوارەوە بە هۆکاریەوەی کە لە ماوەکانی ڕابردوو کورتێنانێکی زۆر هەبوو لە بودجێ عێراق و هەروەها نرخی نەوتیش لە بازارەکانی جیهاندا زۆر دابەزی بوو. ئەمانە پاڵنەرێک بوون بۆەوەی کە حکوومەتی عێراق بڕیار بدا نرخی دۆلار لە ئاز دینار بەرز بکاتەوە و نرخی درای عێراقی بێنێتە خوارەوە. پاڵنەرەکانی پشت دابەزاندنی نرخی دۆلار لە یاخود دینار لە بەرامبەر دۆلاری ئەمریکیدا چی بوو؟ تەنها ئەو هۆکارانە بوو کە بۆ کورتێنان و پڕکردنەوەی کورتێنانی بودجێ عێراق بوو و ئەگەر ئەمە مەبەستی سەرەکی بوو بێت لە ئێستادا هەم نرخی نەوت لە بەرزبوونەوەدایە هەم احتیاطی بانکی ناوەندی عێراقی بەهۆی ئەوەی کە نرخی دیناری دابەزاندووە دۆلاری بەرز کردوتەوە ئێستا نەختینەی بانکی ناوەندی بەرەو بەرزبوونەوە و بەرەو زیادکردنە ڕوات. حکوومەتی عێراق توانی تا ڕادەیەک لە ماوەی سێ مانگەدا بەهۆی ئەوەی کە نرخی دراوی دیناری دابەزاند تا ڕادەیەک کورتێنانەکانی بەرەو کەمبوونەوە بڕات. لە سەرەتای پرۆژە ئەسای بودجە کە حکوومەتی عێراق ناردی بۆ پەرلەمانی عێراقی وای کرد کە کورتێنانێکی زۆر هەبوو، بەڵام لە ماوەی سێ مانگەدا کە گفتوگۆکان لەسەر پرۆژە ئەسای بودجە بەڕێوە چوو لە لیژنەی دارایی پەرلەمانی عێراقی تا ڕادەیەک ئەو کورتێنانە بەهۆی نزمکردنەوەی نرخی دیناری عێراقی بەرەو کەمبوونەوە ڕۆیشت. لە حکوومەتی عێراقی توانیشی لە ماوەی خۆیدا موچە و شایستەی دارایی فەرمانبەرانی عێراقی دابەش بکات و بودجەی تەشغیلی و هەروەها خەرجیەکانی حکوومەت بە ئاسانی بتوانێت لە کاتی خۆیدا دابین بکەوە پاری پرۆژەکان بە ئاسانی لە کاتی خۆیدا جێبەجێ بکە و دابین بکات. هەرێمی کوردستان بەشێکین لە عێراقی فیدرال دیارە هەر بڕیارێک کە لە ناوەندەوە دەرەچێت بە هەمان شێو لە هەرێمی کوردستانی ژەم بڕیارانە کاردانەوەی بێت و دەبێت جێبەجێ بکرێت. کاتێک کە جێبەجێ دەکرێت کاردانەوەی بێ بەسەر سەرجەم کایەکان لە ڕووی ئابووری و دارایی لە هەرێمی کوردستانیش. هەرێمی کوردستانیش بە حکمیەوەی کە ئێمەش هەرێمیشی نەوتە نێرینە دەرەوە نەوتەکەشمان دوجار ئەو پارەی کە دەستمانەکەوێتەوە بە دۆلارە هەرێمی کوردستانیش تا ڕادەیەک لەم کەین و بینەدا توانیوێتی قازانجێشی باش بکە لە ڕووی داراییەوە. هەرێمی کوردستان چۆن نەتوانێت لە داهاتوودا ئەگەر نرخی دیناری عێراقی لە بەرامبەر دۆلار بەم شێوەی ئێستا مایەوە لە ڕووی دارایی و ئابووریەوە کایەکانی خۆی ڕێک بخاتەوە تا چەند کاریگەریە بێ بۆی کە کورتێنانی دارایی ژەهرێمی کوردستان تا ڕادەیەک بەم هۆکارە بڕێوێتەوە. هەرێمی کوردستان ئەتوانێت وەکو بەغدا بە هەمان شێوە سەرجەم بودجەی تەشغیلی و هەروەها موچەی فەرمانبەرانی لە کاتی خۆیدا بدا وەکایی ئابووری هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری و داراییەوە توانێت بەهێز بکات بەهۆی ئەم هۆکارانی کە ئێستا بوونەتە هۆی دابەزاندنی بەهای دیناری عێراقی لە دنیادا بووە. ینی زۆرێک لە وڵاتان بە هەندێک لە هۆکارەکان کە لە ڕووی داراییەوە لە ڕووی قەیرانی داراییەوە ڕوویان تێکات پەنابەنە بەرەوەی کە نرخی دراوی خۆیان دابەزێنن لە بەرامبەر دراوە قورسەکاندا لە دنیا. ئەمە عێراقیش کە کردوێتی بە ڕای زۆرێک لە چاودێران و شارەزایانی بواری ئابووری و دارایی بڕیارێک بووە تا ڕادەیەک بۆ دەربازبوون بووە لەو قەیرانە دارایە قورسەی کە عێراق و هەرێمی کوردستانیش پێدا تێپەڕە بێت. ئەم شەو گفتوگۆکەی لەسەرم تەورانە و کۆمەڵێک بابەت و پرسیاری دیکە بە میواداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم بەڕێز دکتۆر خالید حەیدەر پسپۆڕی ئابووری کە لە سودۆ لەگەڵما بەخێر بێ دکتۆر سپاس دەکەم. هەروەها بەڕێز نەوزاد هەمۆندی پسپۆڕی ژمێریاری و دارایی بەڕێزیان لە شاری هەولێرەوە لە سودۆکانمان لەگەڵمانن بەخێر بی کاک نەوزاد سپاس دەکەم کە لەگەڵمانە. بەڵێ سەرەتا گەل لە دکتۆر خالیدەوە دەست پێ بکەم. دکتۆر دووبارە بەخێر بیت. دیارە هەمووان نەزانین کە لێستادا ینی بەهۆیەوەی کە نرخی دراو لە عێراق تا ڕادەیەک ینی نرخی دیناری عێراقی مەبەسمە دابەزێنراوە لە بەرامبەر دۆلارە ینی بەڕای چاودێران و بەڕای نخبەیەک لە ئێوەی شارەزایانی بواری ئابووری ئەمە هەنگاوێک بۆ کەمکردنەوەی کورتێنانی بودجە و پڕکردنەوەی خەرجەکانی حکوومەت. ئەم هەنگاوانە چۆن نەبینن جەنابتان لە ئێستادا ئاماژەکانی بەدیار کەوتون سەرەتایەکی باشە و بڕیارەکان لە جێی خۆیدا بۆ کە دراوە یاخود نەخێر فیدباشی قورسی هەیە بەڕاستی. زۆر سپاسانەکەم بە ناوی خۆی بەخشندە مهرەبان خۆی بە تەکید
وەکو لاینە زانستیەکە ئەم بڕیارە بڕێکی زۆر ڕاستە و تەندروستە گونجاوە بۆ حاڵەتی ئابوووریە کە پێویستی بەوە بێ کورتێنانەکەی پڕ بکاتەوە لەبەرەوە تۆ جەنابێت بە دۆخی ئەوەی کە ئێستا ئەو گوزارێ لە عێراق و لە هەرمی کوردستان بڕێکی نەوتت هەیە ئیفرۆشی بە پێی ڕێکەوتنی وڵاتانی ئۆپێک و ئۆپێک پلاس ئەو بڕنەوتە کە ئەفرۆشرێت کە پارەکە دەستەکەوێت جەنابەت لەبەری ئەوەی کە 180,000 بکەی $100 کە 145,000 یەکەی معنەی ئەوەیە هەمان ئەگەر وا ناوی بنین هەمان بڕی نەوت ئەگەر بفرۆشرێت بەڵام پارەکەی بە دیناری عێراقی زیاترە کە معنەی ئەوەیە خەرجیەکانی حکوومەتی عێراقی بە ئەو پارە زیادی کە دەستێکەوێ هەوڵ ئەدرێت پڕ بکرێتەوە کورتێنانەکە یاخود کەم بکرێتەوە ئەمە زانستیانەیە و زۆر ڕاستە بەڵام ئێمە با بزانین ئەم هەوڵدانە بۆ پڕکردنەوەی یاخود کەمکردنی ئەو کورتێنانە هەوڵدانێکی ڕاستەقینەیە کاریگەری ئەرێنی ئەبێ لەسەر داهاتی حکوومەت داهاتەکەی زیادەکە بە دیناری عێراقی ئایا دیوی دووەمی نییە کە دیوی نەرێنی بێت و سەلبی بێ با سەیری بکەین زۆر بە ئاسایی با سەیری نرخی شتومەک بکەین لە بازارەکانی عێراق لە بازارەکانی یاریمی کوردستان ئەبینین لە هەندێک لە بابەتەکان لە 150 زیادی کردووە هەندێک 175 زیادی کردووە هەندێک 100 زیادی کردووە باشە کە نرخ زیادی کرد و من و بەڕێست و موچەخۆران و فەرمانبەرانی تر موچەکانمان 1 دینار زیادی نەکردووە بەپێی بەدەر لەو زیادەی ساڵانەی کە ئەکرێت ئەوانە جگە لە ئەوە هیچی تر موچەکەمان زیادی نەکردووە کە زیادەکەش لەوانەیە 5,000 دینارێک بێ بنمونە وەرە با بچین بۆ بازار من و بەڕێستان و کەسانی تریش با بچین با بزانین بە هەمان ئەو موچەیە کە هەمان بووە ئێستا شوەری ئەگرین ئەتوانین هەمان پێداویستیەکانی جاران بکڕین بە تەکید وەڵامەکە نەخێر ئەبێ بۆ لەبەرەوە تۆ جەنابێت ئۆتۆماتیکیان بازرگان پێت ئەڵێ من شتەکان لە دەرەوە هێنم هەمووی بە دۆلارە بۆ ئەوەی من پارەی دۆلار وەربگرم و بیبم بۆ بازارەکانی تورکیا و ئێران و سین و وڵاتانی تر دینارێکی زیاتر ئەدەم بۆ کڕینی هەمان بابەت حتى ئەگەر بە نرخی جەنابەت ئەگەر لە پەنجەرەی فرۆشتنی دۆلارەکەش نافدت بەیع العملا ئەگەر حسابی بکەین کە پێشتر بە 180 بوو ئێستا بۆ هاوڵاتیان بە 147 بەواش بازرگان ئەڵێ من هەر 147 ئەدەم معنەیەوەیە من کە ئەچم بۆ بازارەکانی وڵاتان شت ئەکرم و ئێهێنمەوە ئەبێ بیشکێنمەوە بەچی بە دینارە تازە بە نرخە تازەکەی دینار بەرامبەر بە دۆلار بەو شێوەیە بەو بڕا کە بەرامبەر بە دۆلار چەندی ئەکە بنمونە 147,000 بەرامبەر بە $100 لێرە بازرگان جگەلەوەی کە شتومەکەکە هاوردە کردووە نرخەکەی زیادی کردووە قازانچکەشی خۆشی خاتە سەری بە تەکید زیاتر وە قورستر ئەبێ و ئەکەوێ لەسەر هاوڵاتی بۆ وایە لەبەر ئەوەی ئابوووریەکەمان ئابوووریەک عێراق و هەرمی کوردستانیش ئابوووریەکە هاوردەکارە شت هاوردەکە لە دەرەوە ئینتاجی خۆمان زۆر کەمە بۆیە تۆ بەڕێزت هەمیشە پێویستی بە دۆلار ئەبێ بۆی بچی بەرهەمی وڵاتانی تر بکڕی وای لێ هاتووە زۆر بە زمانێکی سادە و ئاسایی تۆ جەنابەت لە دەستی ڕاستەوە پارەکە دەستەکەوێ نەوتەکە و دەستی چەپ و تەسلیمی فرۆشیاری شتومەکەکەی معنەیەوەی ئێمە تەنها لێرە ئەو ناوەندەین کە لە کڕیاری نەوتەکە پارەکەمان دەسەکەوێ و تەسلیمی فرۆشیاریکەواتە ئەم هەنگاوی کە ئێستاش نراوە هۆکارێک نییە بۆی کە بە شێوەیەکی زۆرۆک و جاران ینی هەم دۆلار هەم دیناری عراقی نەچێتە دەرەوە ڕێگری نەکردووە نەخۆی لێرە تۆ بەڕێزت ئەم هەنگاوە لە ئابوووریەک ئەنێردێت کەین بێ ینی ئەینەن ئەم هەنگاوە ئابوووریکی بەخوت بێ بۆ تۆ بەڕێزت نرخی دراوەکەی خۆت نزمەکەیتەوە کەمەکەیتەوە ئەو کەسانی کە لە دەرەوە دیان شتومەکت لێ ئەکڕن بە هەرزانە ئیکڕن $1 پێیا پێش $100 پێیا پێشتر 180,000 دیناریە کرد ئێستا 145,000ەکە شتومەکی زیاتر ئەکڕێ بەڵام اقتصادەکەمان لەو ئاستەنیە کە ئینتاجەکەی هەناردە بکە نەک بەس ئەوە نییە تۆ بەڕێزت ئینتاجەکەی خۆمان بەشی ناوخۆ ناکە ئەوەی کە ئەفەرمووی جەنابەت بۆ علاقاتی نێودەوڵەتی و بابەتانە سوود و فائیدەی هەبێ لێرە تەنها ئەوەیە کە عەرزی جەنابتانم کرد ئەو بابەتانەی کە هەناردەی دەرەوە ئەکرێن نرخەکەیان گونجاوتر ئەبێ بۆ کەسانی کڕیار لە ئێمە یعنی ئەوانەی کە بیانیان مستەوردن
لە تورکیایە لە سووریەیە لە ئوردونە لە وڵاتانی تر ئەوانە مستەفی دەبن 100 دلاری جاران ئەێنن سێرەکە لە بازارەکانی عێراق 147 و 148 و 149 150 هزار دینارەکە معنەوەیە شتی زیاتر بەو 100 دلار ئەکڕێت بۆ ئەوان باشە بەڵام بۆ خۆمان وەکو ئەرزی بەڕێستانم کرد بۆ ئەو کەسانی کە موچەکانیان تا ڕادێکی زۆر جێگیرە بە کەرتی تابەت و کەرتی گشتی بۆیە زەرێکی زۆر بۆ ئەوان ئەبێتە مای زەرێکی زۆر دەستخۆش دکتۆر خالی دێم و خزمەت جەنات بڵێ کاک نەزادەمەوەندی جەنابتانکو پسپۆری ژمێریاری و دارایی دیارە بێگومان ینی ئەم بڕیارە گەل لە ڕووی زانستی و سیر بکرێت ینی دەکرێت گونجاو بێت بۆ وڵاتێک کە بە قەیرانێکی قورسی داراییدا تێپەڕە بێت بووی کە تا ڕادەیەک ئەو قەیرانانە تێپەڕێت دەبێت کۆمەڵی هەنگاو لە بواری دارایی و ئابووریدا بنێت بۆی کە هەم کورتێنانی خۆی پڕکاتەوە ئەم خەرجی گشتی بۆ تەشغیلی دابین بکات هەم سەیترە بکات بەسەرەوەی کە نەختینی خۆشی لە بانکەکاندا زیاد بکات بەڵام ئەین پرسیارەکەی من ئەوەیە بڕیارێکی وها کە دەرچوو لە کتوپڕێکدا لەو ساتانی کە یەکسەر نرخی دۆلار بەرز کرایەوە لە بەرامبەر دیناردا ئەی شڵەژانێکی گەورەی دروست کرد لە بازاڕەکانی هەرێمی کوردستان و عێراق و هاوڵاتیانی خستە لە ڕاوکێشی گەورەوە بەڕای جەنابەت ئەم هەنگاوە لە ڕووی زانستیەوە توانین بڵین کردەیەکی باشە یاخود نەخێر لە دوجارە بەنێرێنی بەسەر هاوڵاتیان و بەشێک لە چینەکانی کۆمەلگادا شکێتەوە بەنای خۆی گەورە و میهرەبان سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ بینەرانی کورساتی خۆشەویست و بۆ ستاف بەڕێزەکەتان ئێمە گەر بگەڕێنەوە بۆ 19 مانجی 2020 کە کتوپەر و بە شێوازێکی ڕاستەوخۆ و خێرا و پێشببینی نەکراو لە لای هەندێک کەس کە ئێمە هە لە تەلەڤیزیۆنەکەی جەنابتانەوە لە 11 پێشببینی ئەو بەرزبوونەوەی نرخی دۆلارمان کرد بەڵام بە بەراورد لەگەڵ خەڵکێکی بێئاگا لە بەرزبوونەوەی نرخی دۆلار وەکو شۆکێکی لات کە نرخی دۆلار 100 دلاری ئەمریکی بۆ 145 و 47 و کە ڕێژە ڕسمەکەی 150 هزار دینار بوو خۆی لە خۆیدا بەرزبوونەوەی ئەم نرخی دۆلارە گورزێکی کوشندە و گورزێکی زیان بەخش بوو لە هاوڵاتیان تایبەت موچەخۆرانی عێراق و موچەخۆرانی هەرێمی کوردستان بە تایبەتتر چونکە موچەخۆرانی هەرێمی کوردستان لە هێشتا لە ژانی لێبڕین و پاشەکەوت و ئەم بابەتانیان لەبیر نەچەوە و پاشەکەوتێکی لێزانتر و زاناتری حکوومەتی عێراقی هاتە سەر کە بەرزکردنەوەی نرخی دۆلار و بەرامبەر بە دیناری عێراقی کە ئەوەش گورزێکی کوشندە بوو کە لە موچەخۆرانی هەرێمی کوردستاندا بە تایبەتی و موچەخۆرانی عێراق بەگشتی کە وای کرد بار و گوزەرانی موچەخۆران زیاتر قورستر بێ ئەگەر ئێمە لایەنە باشەکەی بەرزبوونەوەی نرخی دۆلار تەمەشا بکەین عێراق هەموو هەنگاوەکانی نابۆ ئەوەی لە زاویەیەکی تر سەیری بەرزبوونەوەی نرخی دۆلاری کرد بە دیناری ئەمریکی بۆ ئەوەی کورتێنانی بودجەی تەشغیلی و بودجەی ئیستثماری کە لە حکوومەتی عێراق پڕ بکاتەوە کورتێنانێکی زۆر هەبوو وەزائیدەن برەودان بە بەرهەمی ناوخۆیی بەڵام لێرەدا ئیدارەدان و ئەو پێشبینیکردانەی کە کەسانی پسپۆر لە بانقی مەرکەز و لە حکوومەتی عێراقی ئەم پێشنیاریان خستبە ڕوو کە زۆر دراسەی تەواویان نەکردی بوو لەبەرەوەی ئێمە ئەگەر بیر بکەینەوە لە بەرهەمی ناوخۆیی ئێمە تەنها پشتمان بە فرۆشی نەوت بەستووە کە 1950 چاوەڕێی فرۆشی نەوتین ئێمە بەرهەمەکانی تر ئەگەر کارگەیەکی بچووکمان هەبێ مەوادی خام واتە مەوادە ئەوەلیەکە بە دۆلار دێ لە دەرەوەی وڵات دێ کە هەر کاتێک تۆ نەتوانی لە وڵاتەکەی خۆت پشت بە هەموو سەرچاوە ئینتاجەکانی خۆت ببەستی یا مەوادە خامەکە یا هەر لە سەرەتای دەستپێکردنی ئەم ئینتاجە لە ناوخۆی وڵاتەوە بێ کەواتە تۆ زیان دەکەیت تۆ زەرەرمەند دەبی هەچ کاتێک تۆ بتەوێ وڵات پێش بخەی دەبی سەرەتا بە تەدریجی بە ڕێنمایی بە گەڕاندنەوەی وعی بۆ خەڵکەکە کە پشت بە بەرهەمی ناوخۆی ببەستی و زیاتر حەز و ئارەزوو خولیای بێنی بۆ بەرهەمە ناوخۆیەکان دەرەچی نەبەستنی بۆ نمونە زۆرێک لە شارەزایانی بوارەکە ئاماژە بۆەکەن وەکو دکتۆر خالیدی ژووتی ینی خۆی مێسا لە عێراق و لە هەرێمی کوردستانیشا ینی پشتمان بەستۆ بە بەرهەمی دەرەوە زیاتر ینی بەرهەمی ناوخۆیمان نییە کەواتە ئەم بڕیارە
هۆکارێکە بێ و پاڵنەرێکە بێ بۆی کێمە لە داهاتوشی نزیکدا ینی بەرهەمی ناوخۆیمان زیاد بکەین و هاوڵاتیان احتیمادی سەرەکیان لەسەر بەرهەمی ناوخۆی بێ. بەڵێ قوربان منیش سەرەتا باسی ئەوەم کرد بەڵام نەدەبووە لەم کات و ساتەدا لەم وەزعەب ئالۆزەدا لەم قەیرانی دارایی و هاتنی ڤایرۆسی کۆڕۆنا و ئەو کێشە دارانەیە کە هەموو جیهانی گرتوتەوە نەک عێراق لەم کات و ساتە بەرزکردنەوەی نرخی دۆلار بەم شێوازە و بەم کتوپڕیا گەورەترین زیانی لە هاوڵاتیاندا بەڕاستی تۆ خەڵکێک سیر مەکە مەسەلەن موچەکەی بە دۆلارە یا بزنسێکی هەیە بە دۆلارە ئەوان نەزیانیان کردووە نەقازانج ژیانی خۆیان وا لێ ڕاهینەوە وا هاوسەنگ کردووە کە بە دۆلار شت دەکڕێەوە بە دۆلار دەیفرۆشتەوە کە ئەو کەسەوە بزنسمانە یا مستەسمیرە بەشە قازانجی خۆی بەشە ڕبحی خۆی لە کار و پرۆژەکانی خۆی هەمان کا بەدەستێ بەڵام موچە خۆرێکی ئەم کوردستانە ئەم عێراقە بە گشتی موچەکەی کە وەردەگرێت ڕاستە و خۆ نسبەیەکی زۆر لە موچەیەی لێ بڕاوە کە بەبێ ئەوەی بتوانێ دەنجی ناڕەزایی بەرز بکاتەوە یان بەبێ ئەوەی ڕەتی بکاتەوە بڵێ من ئەم لێبڕینەم قبول نییە ڕاستە خۆ عێراق بۆی خۆی لە قەیرانەکانی دارایی قوتار بکە و خۆی لە ئەو کێشانێکە هاتوۆتە بەردەمی لە بودجەی تەشغیلی و برێن 2021 و ئەو کێشە داراییانێکە هاتوۆتە سەری بۆی بە نرخی نەوت پڕیان بکاتەوە لەسەر حسابی هاوڵاتیان زائیدەن بزات یعنی زۆر بە تەرکیز لەسەر ئەو هاوڵاتیانێک کە موچەخۆری عێراقن بە گشتی تۆ ناکرێ بەبێ پلان بەبێ ڕەچاوکردنی بار و گوزەرانی هاوڵاتیان بێ لە شەو ڕۆژێکدا نرخی دۆلار لە 1970 بیگەینی بە 150 کەواتە کێشەیەکی کۆمەڵایەتی ئابووری حتا سیاسیشی دروست کردووە کە زۆر جار کە لەسەر کێشەکانی نێوان ئەو لێکتێنەگەیشتنەی لە هەرێمی کوردستان و لەگەر عێراقدا لەسەر نرخی نەوت دروست دەبێت ئەوان هەموو هۆکارن بەرزبوونەوەی نرخی دۆلار بەرزبوونەوەی نزمبوونەوەی نرخی دینار وا دەکەم خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستان سوودمەند بن لە بەرهەمەکانی ناوخۆیی کوردستان بەڵام خەڵکی کوردستانی خۆمان زەرمەند دەبن لە کڕینی هەر کاڵایە کە لە دەرەوەی کوردستان دێ خۆت ئاماژەت پێ کرد ئێمە میلەتێکی مستەخدەمین ئێمە میلەتێکی بەرهەمهێن نین بەڕاستی زیاتر وامان کردووە پشت بە دەوروبەرمان ببەستین بۆ زۆر جار بۆ نمونە هێنایتمەوە ئێمە سەوزە و میوە و میوەجاتمان لە ئێران و سووریاوە دێکە سووریا لەو هەموو شوێشە ناوخۆی و سیاسی و شەڕی هەموو دنیا لە سووریا ئێمە تەڕە و میوە لە سووریا بۆمان دێکە پارەکانمان نەقدە و سیولێ بە ئاسانی دەڕواتە دەرەوەی هەرێمی کوردستان و دەبوایە حکوومەتی هەرێمی کوردستان بزات بانقی مرکزی بە شێوەیەکی تەدریجی نرخی دۆلار بەرز بکاتەوە نەک بە شێوەیەکی ڕاستە و خۆ خێرا بیگەێنێتە 150 بۆی هاوڵاتیان لێ ڕابینی بگێ ینی ئەم بەرزبوونەوەیان پێیان هەزم بکرێتە بەڕای جەناب بێتوانین بڵێن ئەمە شڵەژانێکی گەورەی ئابووری دروست کردووە لە عێراق و هەرێمی کوردستان بەڵێ گەورەترین شلەژانی دروست کردەوە بەڕاستی خەڵک بێتاقەتە خەڵک بێهیوایە لە حکوومەتی عێراق بەڕاستی ئێستا ناتوانین نەدەنجی ناڕەزایەتی بەرز بکاتەوە دەبینین لە بەغدا و لە خواروی عێراق دەبینین خەڵک ئەگەر ناڕەزایەکان دەردەبڕن تیرۆر دەکرێن خەڵک دەنجی ناڕەزایی بەرز دەکاتەوە دژی حکوومەت تووشی کێشەی زۆر گەورە دەکرێت بۆیە لە لێدوانێکی کوتلەیەکی سەدری یا کوتلەیەکی شیعی یا سونی یا ئەندام پەرلەمانێک تەنها ڕاکێشانی هەست و نەستی دەنگدەرانی عێراقات تەنها ڕاکێشانی عەتفی ئەو دەنگدەرانەیە بۆی تایبەت موچەخۆرانی هەرێمیستون کە زەرمەندی یەکەم موچەخۆرانی عێراقن بۆ ئەوەی هەست و نەستی ئەم موچەخۆرەیە ئەم هاوڵاتی یەکەم دەرامەتانە ڕابکێشی بۆی لە هەڵبژاردننی داهاتوودا دەنجیان پێ بدەن ئەمەش هیچ بەهایەکی نییە هیچ کاریگەریەکیان نابێت نرخی دۆلار بەڵێ زۆر باشە کاک نەوزادێ خزمەت نرخی دۆلار ئەم بەرزبوونەوەی نرخی دۆلار ئەمری واقعا و من پێم وایە نرخی دۆلار تازە ئەمری واقعا و سابتە و زۆر زەحمەتە بگەڕێتەوە ئاستی جارانی و نزمبوونەوەشی کەمە چونکە ئەگەر بانقی مرکزی ئەم بڕیارە دەربکات لە بۆ نزمکردنەوەی دۆلار
نوعێک لە متمانە و لە سیقە لە دەست دەدا بۆی خەڵک زیاتر متمانە بە بانقی مرکزی بکات، چونکە ناکرێت لە 3 مانگدا حکوومەتی مرکزی بانقی مرکزی بڕیارێک بدا و دوایە لە بڕیارەکەی خۆیدا پەشیمان بێتەوە بڕیارێکی تر دەربکە. ئەمە هەموو بە زیانی بانقی مرکزی دەکشێتەوە و من پێم وایە هاوڵاتیان دەست لە پارەکانی خۆیان نەدەن و ئالوگۆڕی پارە ئەگەر زۆر لە کاتی پێویست بوو اینجا بیکەن و پارەکانی خۆیان چۆنیان هەڵگرتووە هەروە هەڵیگرن و دۆلارەکانیان نەکەن بە دینار. بۆیە با تووشی زیانی گەورە نەبن، چونکە تازە ئەمری واقع و تەسەووڕ دەکەم لە ئەگەر دۆلاریان هەبێ بیکەن بە دینارەوەیان باشە. لەو حالەتەشدا ئێستا نەیکەن لەبەرەوەی دۆلار مستەقر پێم وایە دۆلار هێشتا بەرزبوونەوە لە خۆی بەخۆیەوە دەبینی لە 145 و 46 زۆر باش. ئەگەر ئەم نرخەی کە بانقی مرکزی دایناوە سابت دەبی لە 150 و لە 150 بەسەرەوە. دەستخۆش مامۆستا دێمە خزمەت جەنابەت دکتۆر خالید، ینی وەکو مامۆستا نەوزادیش ئاماژەی پێداوە خۆشمان ڕۆژانەی بینین، ینی لە راپۆرتە ڕۆژنامەوانیەکانە و لە ناڕەزایەکانی خەڵکەوە لە گفتوگۆکردن لەگەڵ هاوڵاتیان لە شەقامەکان و لە نێو بازاڕەکان، یعنیمان ناڕزایشی گەورە دەرئەبڕن لە ڕووی ئەوەی کە نرخی کاڵاکان وەکو جەنابیشت پێشتر ئاماژەت پێدا وەکو مامۆستا نەوزادیش دەڵێت، یعنی دوو هێندە لەسەر هاوڵاتی زیای کردو، هەم لە هەرێمی کوردستان هەم لە عێراق. دوجار کاتێکم بڕیارە دراوە وەکو بەغدا دەڵێ وەکو بانکی مرکزی عێراق دەڵێ ئەمە بۆ ماوەی 3 ساڵەوە بڕیارە پاشگەزبوونەوە لی مەحاڵە، کەواتە ئەوەی کە هەیە کە پێش 2-3 ڕۆژ بانکی ناوەندی ڕایگەیاندوتی من ڕازیم نرخی داوەزێنێت نرخی ئێستا تقریبان زیاد هەیە دەڵێ بکرێتە 130,000 بەڵام ینی هەر ناڕزایی کە هەیە کە ینی ڕێگە ناداوە بەڵام پرسیارەکەم ئەو دواتر لەسەر ئەوش قسە ئەکەین، بەڵام ئەمێ ئەوە بپرسم ینی بۆ بەرزبوونەوەی نرخی کاڵاکان لە ناوخۆی عێراق و لە هەرێمی کوردستان، یعنی لە ڕووی ئابووری و داراییەوە و لە ڕووی سیاسەتی داراییەوە حکوومەتەکان هەرێمی کوردستان و بەغدا ئەتوانن هەنگاوی دارایی بنێن بۆی کە ڕێگر بن لەوەی هەڵاوسان دروست بێت و نرخی کاڵاکان زیاد نەبێت، ئەمە ئەکرێت خۆی ئەزانی چییە وەکو دەسەڵات وەکو شتێکی ڕسمی لەسەر وەرەق ئەوەی کە ئەوترێت، یعنی حقیقەتە حکوومەت دەسەڵاتی هەیە کە کۆنتترۆلی بازارەکان بکات، بەڵام ئایا کات ئایا ئەتوانێ پاستی ئەوە جێگەی پرسیارە کە نایکە و ناتوانێت هۆکارەکەی چێ بە بۆچوونی من ناکرێ بە ئاسایی ناتوانێ. ئەگەر بیرت ما بێ جەنابەت پێش 7 ساڵ بوو 8 ساڵ بوو زیاتر بوو بڕیارێک درا لە لازم نائستی هەرێمی کوردستان بوو یان لە پارێزگای سلێمانی بوو بۆ دیاریکردنی نرخی گۆشت، قەساوخانەکان هەمویان دەرگای دوکانیان داخستوتەوە هاوڵەتیان بچن بۆ خۆتان گۆشت بکڕن، گۆشت بدۆزنەوە گۆشت بکڕن بۆ خۆتان. چییە کە هاوڵاتی هیچی بەدەستەوە نییە، بۆیە تۆ جەنابەت حکوومەت ناتوانێت بێت بە زۆر دوکانیان پێ بکاتەوە. من بنمونەدیت بە زۆر دوکانم پێ بکاتەوە، وەڵام من پارە پێ نییە ناتوانم هیچ شت بێنم، بەڵام کەسبەی ڕۆژ بینیم نرخ گونجا و نرخ باشە دوکان ئەەکەمەوە وەڵام پارەم پەیدا کرد. یعنی مەبەستم ئەوەیە لێرە ئەکەوێتە ململانەیەکی نازانستیانە ئەبێ لە بینی حکوومەت و خەڵک فرۆشیاران ئەو کەسانەی کە شت هاوردە ئەکەن لە دەرەوە شتەکان ئەبێتە دۆخێکی نائاسایی کە خۆمان زۆر بە دوور نین لەم دۆخە نائاسایی و خۆی ئێستا ئابووری هەرێمی کوردستان خەڵک ئەناڵێتەوە بەدەستی ئەم دۆخە نائاسایی کە ئێستاە، بۆیە تەسەوڕ ناکەم دۆخەکە تەحملی فشارێکی زیاتر بکە لەو بوارە لەلای ینی حکوومەت یاخود هەر دۆخەکە گشتی تووشی فشار بێ لە بینی حکوومەت و بینی هاوڵاتیان. ئەگەر بینە سەر دۆخی ئەوەی کە ئەگوزارە لە عێراقیش عێراق ئەبینی جەنابەت کۆمەڵێک حزبن کۆنتترۆلی بازاریان کردووە کۆنتترۆلی ئابووریان کردووە، بۆیە ئەبینی جەنابەت ئێستا لە پەرلەمان باس لەوە ئەکرێت بە نمونە کێشەکە تەنها گرێکەکە لە ناو پەسەندکردنی بودجەی عێراقا ئەو ڕەشنووسێکی هەیە کوردستانە، بەڵام ئەمڕۆ یەکێک لە ئەندامانی لژنەی دارایی پەرلەمانڵێ نەخێرەوە نییە ئەوە ڕاست نییە، ئەڵێ یەکێک حزبەکان پێشنیاری دامەزاندنی 35,000 کەسی کردووە، حزبێکی تر داوای نازام چی کردووە داوە کۆمەڵێک شت داوا ئەکرێت، بەڵام ئەوانە هەمووی شاراوان دیار نیین، بەس ئەوەی هەرێمی کوردستان دیارە. اینجا لێرە ئەگەر بگرنەوە سەر بابەتە سەرکیەکە لێرە بەم شێوەیە حکوومەتی عێراق حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتی ئەویان هەیە کۆنتترۆلی بازار بکەن، بەس ئەو کۆنتترۆلکردن ناچێتە بواری جێبەجێکردن و تطبیقی حقیقی. دکتۆر خالید بڵێ هەر ببوورە قسەکەش پێ بڕم، ینی هەر لەسەرەوەی کە ینی ئەم نرخی دۆلارە بەرز کراوەتەوە و دیناری لە بەرامبەردا نزم کراوەتەوە، هەردوو حکوومەتی عێراق و هەرێمی کوردستانیش هەم قازاجیان کردو هەم خۆشحاڵیش بوون بە دیاریکرای حکوومەتی هەرێمی کوردستان وەکو حکوومەت. ئەی کەواتە ئەمەی کە جەنابیشت دەیڵێیت ئەم تەداخولە لە بازاڕە
هەردوو حکوومەت باوەڕ ناکەین ینی بیکەن بەڕاستی چکە بۆ شڵەژانیشکە دروست دەکەن لەو ئەخرەزانی چێک خاڵێکی زۆر گرنگ هەیە ئەوانەی کە بڕیاردەرن لە حکوومەت خۆشیان کۆمپانیە و شتیوایان هەیە کە لە ئێران و لە تورکیا و لە سین و شوێنە ئێنن لە بەرژەوەندیانە ئەوان ئەو بازرگانیە بمێنێ لە بەرژەوەندیانە ئەوەی کە باس ئەکرێت کە ئەم بڕیارە یعنی یەکێک لە خاڵە گرنگەکانی ئەم بڕیاردانەوە بووکە هەوڵ ئەدرێ بۆ زیادکردن و با بڵێن هاندانی ئینتاجی ناوخۆیی ئێمە ئەتوانین لە بینی شەو و ڕۆژێکدا ئینتاجی ناوخۆیی کە بەشی تقریبان 125 لە پێداویستەکانی ناوخۆوەکە ئەو مرونەتە و ئەو نەرمینوانەی نییە کە کاتێکە خواست لەسەری زیاد بکە لەبەر ئەوەی ئەو شتێک کە هاوردە ئەکرد لە دەرەوە گران بوو هەوڵاتی چیەکە هەوڵاتی پەنابە بۆ بەرهەمی ناوخۆی بەرهەمی ناوخۆی ئەوەندە زیاد ناکە کە بتوانێت فریای خواستی ناوخۆی بکەوێت لێرە چییە بێ هاوڵاتی ناچارە بێ ئەو شتێکە بە گران دێتە ناوبازارەکان ئەوە ئەکڕێت یاخود خواستەکەی کەمە کاتەوە ئەمە شتە زانستیەکە یاخود زانستی ئابووری ئەومان پێڵە بەڵام تۆ جەنابت بفەرمووی وەڵاهی بەهۆی ئەوەی کە ئێمە نرخی دینارمان زیاد کرد نرخی دینارمان کەم کردەوە بگورە کەم کردەوە بەرامبەر بە دۆلار لە 180 کردمان بە 145 و بەو شێوەیە ئێمەوە هەوڵە دین ئەو شتانی کە لە دەرەوە هاوردە ئەکرێن گران بێ وهانی بەرهەمی ناوخۆیی ئەدات ئەمە نەخێر بە هیچ شێوەیەک ڕاست نییە دوورە لە ڕاستی ئەم بابەتە لەبەر ئەوەی توانە و ئیمکانیەتی ئینتاج و بەرمهێنانی عێراق و هەرێمی کوردستانیش لەو ئاستەنیەکە بەو خێراییە زیاد بکات و فریایی دکتۆر خاڵش کەشەیە بیرمان نەچێت ینی زوربەی ئەوە بەرهێنانی کە لە ناوخۆ کرێت ئێخۆ بە کەلوپەلی دەرەوە کرێت کە ئەوش بە دۆلارە کڕێتەوە لەسەر ئەو کەسێک کەەوە بەرهێنە تێچووی زۆری تێ بەتاکید ئەمە خاڵێکی زۆر گرنگە تۆ جەنابەت کەرەستەی خاوەکە کە لە دەرەوە هاوردە ئەکرێ بۆ ئینتاجی ناخۆیی ئەوەش کاریگەری هەیە ئەمە خاڵێکی تریش هەیە تۆ بەڕێزی سێریکە من ئێستا سەرمایه‌دارم جەنابتان سەرمایه‌دارن ئایا پارەکەمان بخینە پرۆژەیەک چێلگەیەک کە دوای 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ سەرمایەکەمان بۆ بگەڕێتەوە یاخود بینێرینە دەرەوە لە ئێران وەجبەیەک شتومەک بێنین لە ماوەی 2 هەفتە 3 هەفتە بابەتەکە بفرۆشینوە قازانجەکەی خۆمانێکی خێنە گیرفان و سەرمایەکەشمان بۆ ئەگەڕێتەوە ئەمە منطق ئەوە من پیاڵێک کە ئەوە ئەکەین بەڵام لێرە ئەرکی سەرشانی حکوومەت ئەوەیە کە هاوکاری بازرگانەکە هاوکاری بگورن و بەرهێنەران بکات لەو بوارە کە هەنگاو بنن بەرەو دروستکردنی پرۆژە بەرەو چێلگەی کشت و کاڵی بۆ ئەو بوارانە هەنگاو بنرێت بەرەو دابینکردن یاخود زیادکردنی ئاستی ئاسایشی ناوئینی ئابوووریەکەمان ئاسایشی خۆراکەکەمان ئەوانە گرنگن تۆ جەنابەت کە ئەمانە دابین کرد یان نزیک بووتەوەی لەکە پێداویستەکانی ناوخۆت پڕ کردەوە ئەو کاتە ئەوەی کە باسم کرد لە خزمەتی جەنابتان داهاتەکەمان دەست ئەکەوێت لە ناوتەکە ئیتر نانێرین بۆ ئێران بۆ تورکیا بۆ کڕینی سەوز و میوەجاتەوە بابەتەنە نەخێر ئەینێرین بۆ کڕینی مەکائین و معدات بۆ دروستکردن بنیانانی کارگە و ئەو بابەتانە ئەوە وردەوە وامان لێکە کە ئابوووریەکەمان بەقووەتر بێ لە داهاتوو و ئەوەندە ئیتر پیش نەبەسین بە هاوردەکردنی شتومەک ئێستا بەم شێوەیە لە بیرکردنەوە ئەوەی کە زۆر ئاسانە لە ماوەی هەفتەیەک 2 هەفتە 3 هەفتە مانگێک من سەرمایەکەم بۆ ئەگەڕێتەوە و قازانجی خۆشم دەست ئەکەوێ بە بەراوردکردن بە دروستکردنی کارگەیەک و سەری ئەشەی وەستا و کەهرەبا هەیە و مۆلیدەیە و هینی گاز هەیە و گاز نییە و بەرەمهێنان و کەرستەی خاڵ لە دەرەوە هاوردەکەات ئەم هەموو کێشانم بۆ چیە من ئەو 2 میلیۆن 3 میلیۆن دلاری کە هەمە ئەیدەم بە شتومەکی خارجیە ئەجنەبی هاوردەیەکەم قاچ لە چەند قاچتە ماڵەوە بۆ خۆم یاخود لە ئۆفیسیکم داناوە لە کۆمپانیە قازانجەکەی خۆمە خەمە گیرفان زۆر ئاسانەمە دەستخۆش دکتۆر خالی دێمەوە خزمەت جەنابەت شیکردنەوەکان زۆر ورد و ینی منطقی سپاس دەکەم مامەسانە وزادەمەوە ینی خاڵێکی دیکەم لەگەڵ جەنابەت باس بکەم بەغدا ڕاستە وڵاتە و ئێمەش بەشێکی لە بەغدا وەکو هەرێمیشی فیدرالی بەڵام بەغدا خاوەن هەم بانکی مرکزی خۆیەتی هەم خاوەن نەختینەیەشی زۆری دراوی بیانیە لە دۆلار و لە زێر بەڵام هەرێمی کوردستان ئەگەر ئێمە باس بکەین نەخاون باقێکی مرکزین نەخاون نەختینەی نەخاون زێڕێکی هەڵگیرایی خۆمانی کە بتوانێ ئەمە ینی پاشخانێکی باش بێت بۆەوەی کە لە ڕووی دارایی و ئابووری و هەرێمی کوردستان پشتی پێ بەستێت لەم قۆناغانەدا کە ئێستا ئێمە پێدا تێپەڕە بین لە ڕووی بازار شڵەژاوی لە ڕووی نرخی دراو بەرامبەر بە دۆلاری ئەمریکی کە دابەزێنراوە هەرێمی کوردستان چ بەدیلێکیکەی هەیە یاخود چ دەرچەیەشی دیکەی هەیە کە بتوانێت تا ڕادەیەک ئابوووریەکەی خۆی و نەختینەی خۆی زیاد بکە و چەسپی و بێ بتوانێت پشتی پێ بەسێ ئەتوانێت ئەمە بکە یاخود نەخێر ناتوانێت بیکە
بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی لە بەرزکردنەوەی نرخی دۆلار هیچ پشتێکی بەرناکێ و هیچ بەنجەیەکی تۆمەتی ناتوانین بۆ درێژ بکەین چونکە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ بڕیارێکی ئەو توی بەدەست نییە لەسەر بەرزبوونەوەی نرخی دۆلار و لە بانقی مرکزی ئەم بڕیارێکە دەرچووە لە بانقی مرکزی عراقی دەرچووە و بەبێ بەتەسەوڕیم بە فشاری هەندێک لایەن و هەندێک دەسەڵاتدارانی حکوومەتی عراقی بۆی کورتێنان لە بودجێ گشتی کەم بکەنەوە. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت سوود لەم قەیرانە دارایی ئێستا کە توی کەوتووە و بە عراقیشەوە کە لە زیانێکی گەورەی لە عراق و هەرێمی کوردستان دەوات و هەرێمی کوردستان دەتوانێت خۆی دوور بگرێ لەم زیانێک کە بەر عراقیش دەکەوێت دەتوانێت لە ڕێگای دروستکردنی چێلگەی پەلەوەری لە دروستکردنی چێلگەی کشتتوکاڵی و دروستکردنی و کردنەوەی هەندێک بەروبوومی بەرهەمهێن کە لە ناوخۆی هەرێمی کوردستان بتوانین بۆ نمونە مەسەلەن ئێمە دەتوانین ئەو میوانەی هەمانە لە قوتووی بنێن مەسەلەن ئێمە تەماتەیەکی زۆرمان هەیە بینیمان ساڵی پار و پێرار خەڵک تەماتەکەی خۆی کە بەو هەموو ئەرکوماندی بوون و مەسرفەی بەدەستی هێنا بوو لەبەرەوەی تەماتە هاوردە دەکرێ ئەم جوتیارانە هەموو زەرەری زۆریان پێگەیشت و دەتوانین ئەم بەرهەمانەی ناوخۆییمان تا کاتێک تا ئەو ئاستەی پێویستمانەکە بەرهەمی ناوخۆی بتوانێت تەغدیەی ناوخۆی هەرێمی کوردستان بکاتەوە بە عێراقیشەوە لۆی بتوانین سنوورەکان بگرین نەتوانین نێڵین لەم کات و ساتەدا ئەم میوانەی کە هاوشێوەن لەگەر بەرهەمەکانی ناوخۆی هەرێمی کوردستان بهێنینە ناوەوە. بەڵام ئێمە کێشەیەکی ئیدارەدانمان لە مالی هەیە بەڕاستی ئێمە کێشەی گەورەمان لە ئیدارەدانی و بەڕێوەبەرایەتی دارایی هەیە. ئێمە ناتوانین سنوورەکان تۆکمە بکەین سنوورەکان قایم بکەین لە هێنانی باری قاچاق لە هێنانی ئەو مەوادانەی کە لە بەرهەمی ناوخۆیین و خۆشمان باش دەزانین خەڵک لە دەرەوە کەمتر بە پارێکی کەمتر کار دەکاوە پارەیەکی کەمتر و دەتوانی بژێوی ژیانی خۆی دابین کە بە هاوسەنگ لەگەر ئەو عملە و ئەو پارەیە کە لە وڵاتەکەی مەسەلەن سووریا ئێران و لە تورکیا هەیە. بەڵام کرێکارێک لە هەرێمی کوردستان ئەگەر ڕۆژانەکەی هەندونیوی ئەو خەڵکەی سووریا و ئێران و تورکیا بێ ناتوانێت بژێوی ژیانی خۆی دابیم کاکەواتە ڕاستەوخۆ ئەو بەرهەمە ناوخۆیە هەرێمی کوردستان کولفەکەی زیاترە و بەرهەمی دەرەوەی هەرێمی کوردستان وەکو سەوزە و میوە و کشتتوکاڵ و پەلەوەریەکان هەتا گۆشتی ئاژەڵیش کولفەکانیان کەمترە بۆیە هاوڵاتی خۆمان زیاتر پەنا بۆ بەرهەمە هاوردەیەکان دەکات. بەڵام ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانین هەرێمی کوردستان بگەینە بیکەین بە مەرکەزێکی کڕین بە مەرکەزێکی بازرگانی بۆ هەموو عێراق و خواروی عێراق بۆی بێن بتوانین تەغدیەی بەغدا و شارەکانی تری جنوبی عێراق بکەین بۆی بتوانین مامۆستانە وسادیانی ئەمە لە دوورمەودایە ئەبێت یاخود بەم کتوپڕیە ماکرێت. نەخێر ئەوە پێویستی بە دوورمەودای ئێمە 30 ساڵە حکومڕانی کوردیمان بەدەستەوەی ئێمە 30 ساڵە ئەم کوردستانە بەڕێوە دەبین ئێمە نارێن هیچ نەکراوە کاری زۆر باش کراوە. بەڵام ئێمە وەکو هەرێمی کوردستان تەنها پارەکانی خۆمان کە لە کاتێکدا لە 2009 تا 2014 و پێش هاتنی شەڕی داعش پارەیەکی گەلک زۆر لە کوردستانە بوو. بەڵام ئێمە تەنها یەک ڕوئیامان بینی بەرزکردنەوەی باڵەخانە بەرزکردنەوەی بینا بەرزکردنەوەی شوقا دروستکردنی شار و گوند و لادەی لە ناو جەرگەی هەولێر و دەوروبەری و سلێمانی و دهۆک کە سەیرمان دەکرد کە ئەم هەموو یەکە نیشتە جێبوونە خەڵک ناتوانی بیکڕی بە پارەیەکی زۆر. ئێمە ئەستان ئەو پارە نەقدەی هەمانە ئەو سیولەی هەمانە هەمومان بردە دەرەوە بۆ کڕینی ئەو کەلوپەلانەی کە لە دەرەوە دێن وەکو ئەلەمنیۆم و وەکو بەرد و بینا تەنها لێرە مەبنامان کرد. ئێمە ئێستاش دەبینین زۆربەی شوقەسەکەنیەکان بەتاڵە زۆربەی شارەکان خانوەکانیان بەتاڵە. بۆیە ئێمە بیرمان لەوە نەکردەوە کارگەدا بمەزێنین بۆی بیرمان لەوەی نەکردەوە. مامۆستانە خاڵەشی گرنگت ینی باسکرد نەمێ لەوە پرسم ئێمە وەکو جەناب تەڵی سیولەمان بردە دەرەوە ئەمە نەمانێشتەوە لە ناوخۆی خۆمانە. ئێستا هەرێمی کوردستان خاوەنی سیولەی خۆیەتی لە ڕووی دارایەوە
ئێستاش قوربان ئێستا شەرێمی کوردستان دەتوانێت بە تەنها بە دروستکردنی سیستەمی بانقی کە خۆشببختانە ماوەیەک پێش ئێستا چەند ڕۆژێک بینیم حکوومەتتی هەرێمی کوردستان دەنگۆی ئەوە هەیە سیستەمی بانقی دروست بک بۆ ئەوەی چاودێری ئەو سیولەیە بکە چاودێری ئەوەی بکە من و تۆ پارەیە چێوە دەبین من و تۆ پارەیە تەحویل بە چێ دەکەین چاودێریی باش دەکرێت لە ڕێگای بانقەکانەوە و بگەڕانەوەی متمانە لە بۆ بانقەکان و دروستکردنی ڕایەلەیەک لە بینی هاوڵاتیان و بانقەکان و لە دابشکردنی موسەش حکوومەتتی هەرێمی کوردستان کێشەیەکی ئەو تۆی نایەتە بەردەم تۆ ئەگەر هاوڵاتیت وەشیار کردەوە لەوەی سیستەمی بانقی چەندە پێویستە و خطورە لەسەر گیانی هاوڵاتیان چەندە کەم دەبێتەوە ئەمە دەبینین کە خەڵک لەوێ و لەولا دەکوژرێ یا مەسەلەن دزی لێ دەکرێت لە ماڵەوە هەمووی سەبەبی ئەوەیە پارەکەی بە نەقت بە کاش بە سیولە هەرگرتووە و ژیانی ئەو کەسەش دەخاتە مەترسی بەڵام ئەگەر سیستەمی بانقی بیتەنا گۆڕینەوەی ئاڵوگۆڕی ژمارەیە و ئێمە کارێکی زۆر ترسناکتر ئێستا ڕووی لە هەرێمی کوردستان کردەوە چەند ساڵێکە ئێمە پێوەی دەناڵێنین ئێستا خەڵک درک بەوە دەکا ئەم سەرهەڵدانی دراوە ئەلکترۆنیانەیە بەڕاستی ڕۆژانە دنیایەک لە پارەی سیولە و نەقد لە هەرێمی کوردستان دەڕواتە دەرەوە بەهۆی کڕینی ئەم بیتکۆین و بەهۆی کڕینی و ئەثریۆم و زۆران لەو دراوە ئەلکترۆنیانە ئەگەردا بمەزرێ لە هەرێمی کوردستان ڕێگریەکە لە تەواوی ئەم خاڵانی کە جەنابەت ئاماژەت پێکا کە مەترسیە بەڵێ قوربان بە دڵنیایەوە تۆ ئەگەر سیستەمی بانقیت هەبوو من دەمەوێ $10,000 لە حیسابی خۆمەوە تەحویلی سەر حیساب بانقێکی تر بکەم ڕاستەوخۆ بانق لێ ئاگدارە ئایا بۆچم بەکارهێناوە ئایا لە پێناوی چەم $10,000 خرج دەکەم ئایا ئەو کەسە کوێ لە چ شارێک دەزی و جنسیەکەی چییە من ئەو پارەی بۆ تەحویل دەکەم و زۆر جار شانە نووسەکانی تیرۆرستانیش لە ڕێگای بانقیەوە ئاشکرا دەکرێن باوەڕ بکە حکوومەتتی هەرێمی کوردستان یەکەم هەنگاوی کە زۆر زەرورە برەودان بە کەرتی کشتتوکاڵ برەودان بەکردنەوەی پرۆژەی پەلەوەری و پرۆژەی ئاژەلداری و دامی خەڵکی جوتیار و خەڵکی گوندنشینەکان بکە و سیستەمی بانقی کە کارێکی زۆر لە پێشینەیە ئەو ڕۆ کاری لەسەر بکرێ باشترە لە بەیانی ئێمە بۆ نمونە بینمەوە ئەندازیارێکی بانقی لوبنانی سەردانی هەرێمی کوردستانی کرد لە پیاسەیەکی ناو شاری هەولێر باسی ئەوەی کرد هەرێمی کوردستان وڵاتێکی زۆر جوانە وڵاتێکی زۆر مۆدێرنە لە ڕووی بینا و لە ڕووی جاگدە و ڕێگاوبانەوە بەڵام باوەڕ بکە ناگاتە وڵاتێکی وەکو سۆماڵ کە بە جێدرێژ و عارەبانەوە دەستن بۆ دەوامیان لە بەرۆی سیستەمی بانقیوان زۆر ڕێک و پێکترە بۆیە سیستەمی بانقی پایەکی زۆر گرنگی بەڕێوەبردننی ئابوووریە بەڕاستی تۆ ئێستا زۆر جار ئێمە لە هەولێرەوە سەفەر دەکەین بۆ وڵاتێک بە پێچەوانەوە داوا ئەوەت لێ دەکە ئایا چەندت پارە پێ کە کەمت پێبی دەرێ ناکرێت دەبێ پارە زۆرتر پێبی من ئەم جۆرە هەڵسوکەوتەم لە هیچ شوێنێک نەبینیوە وڵاتەکە ئەگەر پارەی زۆرت پێبی داوا لێ دەکا بۆ لە هەرێمی کوردستانەوە مەسەلەن لە وڵاتەکەی دەبێت بە پێچەوانەوەیە بەڵام لە هەرێمی کوردستان من خۆم بەسەر ماتووە سەفەرم کردووە داوای ئەوە لێ دەکە کە زۆرترین پارەت پێبی یعنی تەناقوزێک لە ئیدارەدانی مالی هەیە بۆیە حکوومەتتی هەرێمی کوردستان زۆر زەرورە لەمڕۆ لە بەیانیەوە گەڕانەوەی متمانە بە بانقەکان وەکردنەوەی حسابی بانقی بۆ موچە خۆرانی هەرێمی کوردستان کە کێشەیەکی گەورەی سیولەی لە کۆڵ دەبێتەوە بۆی بە ئاسانی موچەکانیان لە کاتی خۆی داتەوشەکە بۆیە ئێستا کێشەیەکی گەورە هەیە ئەوەی کە هاوڵاتی عراق و هاوڵاتی هەرێمی کوردستان متمانەی بە بانقێکەیە کە دەیان کاتژمێر بە تەیارە لێرەوە دوورە لە کوردستان بەڵام سیقە بە بانقێک ناکە کە جیرانەکەی جیرانیتی بانقەکە کە کۆلانێک لەوی دوورە ئەم جۆرە متمانە و نەبوونی ئەو متمانەیەوا لە هەرێمی کوردستان و عێراق دەکا بەرەو داڕمانی زیاتر بڕۆین بۆیە بەڕاستی ئاماژەکان زۆر مەترسیدارن زۆر هیوادارم حکوومەتتی هەرێمی کوردستان زووتر بەخۆ بکەوی بۆ چارەسەرکردنی ئەو کێشە دارایی دەستخۆش مامۆستا نەوزەجان دکتۆر خالیدیانی بەڕاستی ئەوی کە مامۆستا نەوزاد ئاماژەی پێدەری ئەمە خاڵێکی زۆر گرنگە بۆ هەموو وڵاتێک کە پێویستە تۆ سیستمێکی بانکی هەبێت لە ڕێگەم سیستمە بانکیەوە
هەموو کێشەدارایەکانی خۆ ڕێک بخیتەوە و ئەو هاتنوچوونەی کە بە پارە دەکرێت بۆ دەرەوە بۆ ناوە تۆ چاودێری بکەیت. هۆکارێکی چیە کە هەرێمی کوردستان تا ئێستا نەیتوانێت سیستمێکی بانکی هەبێت، ینی مەبەست نییە و متمانە نییە و ئەگەر متمانە نییە چی ئەتوانێت متمانێت دروستکە بەڕاست؟ بڵێ ئوستاز هاوڕێگیان ئەگەر بکردنەوە بۆ مێژووی پێشکەوتن وڵاتە پێشکەوتوەکان لە سەرەتا کە پێشکەوتون یان هەنگاویان نەبەرە و پێشکەوتن سیستمی بانقی پێشکەوتویان نەبوو، پارە ئاساییەکەیان هەبوو و وردە وردە پێشکەوتن. ئێمە لێرە بنەمای پێشکەوتنەکەمان ئیدارەدانی ئیدارەکردنی ئابوووریەکەمانە. یعنی تۆ جەنابەت لێرە ئەگەر ئەو ئیسرارە ئەو ئیرادەیە هەبێ بۆ پێشخستنی ئابوووریەکە، ئۆکەی سیستمی بانقی زۆر گرنگە، ئەوەی کە باسم کرد لە خزمەتی جەنابتان ئاسایشی ئابووری ئاسایشی خۆراک زۆر گرنگە. ئیتر کۆمەڵێک شت هەیە کە گرنگی تایبەتی خۆی هەیە، هاندانی بوارەکانی تری ئابووری جگە لە نەوتەکە ئەمانە زۆر گرنگن. بەڵام تۆ بەڕێزت ئەگەر ئیرادەیەک نەبێ کە تۆ بەڕێزت ئەو سیستمی بانقیە بنمونە یاخود هەر بابەتێکی تر پێشکەوت و بێنی لە دەرەوە و بتەوێت تطبیقی بکە، ئەگەر ئیرادەیەک نەبێ ئەو بابەتە تطبیق بکات کێشەکە بەردەوامە بێن. یعنی بنمونە ئێستا ئێمە هەمیشە باسی بایۆمەتریەکەین، باسی نەکەین، ئایا کێشەکە کۆتایی پێاتوە؟ ئەوە بەغایە هەمیشە ئەڵێ ئێمە سیقەمان نییە بووە بە باتانە، ئێمە نازانم چی ئێمە یعنی مەبەسم ئەوەیە کە ئەمە کۆتایی نەهێناوە بە بابەتەکە بەگشتی بە ئلکترۆنیکردنی بابەتەکە. ئێمە بنمونە باسی پشتپەردە ئەەکەین یاخود بندیوارەکەین یاخود هەر ناوێکی هەیە. تۆ جەنابەت ئەگەر بە سیستمی کۆمپیوتەری بێ نابێ کەسێک زیاتر لە یەک موچەی هەبێ وایە، بەڵام تۆ بەڕێزت ئەکرێ ئەو سیستمی کۆمپیوتەریە ئەو موچەیە لە بری ئەوی ناوی موچە بێ 1000 دەرماڵە و 1000 جۆریشتی وای بۆ بدۆزیتەوە داخلی بکەیت و هەمان پارەی خۆی وەربگرێ. بۆیە لێرە خودی سیستمەکە ئۆکەی بنەمایە ئەساسە، بەڵام بەکارهێنانی ئەو سیستەمە چۆن بەکارهێنرێت ئیدارەکردن و ئیدارەدانی ئەو سیستەمە و ئیدارەدانی ئیش و کاروباری ئابووری ئەوە زۆر گرنگە. بۆیە لێرە ئەگەر تۆ بەڕێزت ئەو ئیرادەت هەبوو بۆ ئیدارەکردنی بۆ برەودان بە ئابووریەکەت، ئەوە خاڵە سەرەکیەکە. اینجا دێنە سەر بابەتەکانی تر کە گەڕانەوەی سیقەیە بە بانکەکان، تەعاملی هەرێمی کوردستان لەگەڵ بەغایە بنمونە لەگەڵ بانقی ناوەندیە کە ئێمە بنمونە ئێمە وەکو خۆمان جنابتان باش ئەزانین ئێمە نە بانقی ناوەندیمان هەیە نە هیچ فەرعێکی بانقی ناوەندی ئەتوانێت ینی لەق بکاتەوە لە هەرێمی کوردستان ئەگەر ئەتوانێت هۆکارەکەی چێکە ناکرێتەوە خۆی وەکو کردنەوە دەسەڵات تەمان وەکو مرکزی ڕئیسیەوە لایینە لە بەغایەوە لە پایتەختە. بەڵام جەنابەت ئەبینی بنمونە مەصرف ڕافدین هەیە، ڕەشید هەیە و بابەتانە هەیە کە ئەوانیش بەشێکن لە سیستمی نەقدی وڵاتەکە ئەکرێ بنمونە وەکو نوێنەرایەتی وەکو هین لە شارەکانی هەرێمی کوردستان دابمەزرێن، ئەکرێ بانقی ناوەندی نوێنەرایەتی هەبێ لە هەولێر بنمونە وەکو پایتەختی هەرێمی کوردستان. بەڵام وەکو داڕشتنی سیاسی نەقدی گرنگ ئەوەیە کە ئێمە نوێنەری خۆمانمان هەبێ لە ئەنجومەنی بەڕێوەبردننی بەڵە بانقی ناوەندی بۆ ئەوەی هەمیشە کە بڕیار ئەدرێت ئاگای لە دۆخی هەرێمی کوردستان بێ بنمونە ببوون. بەڕاستی من نازانم ئایا نوێنەرمان هەیە نوێنەرمان نییە لە ئەنجومەنی بەڕێوەبردننی بانقی ناوەندی، بەڵام ئەگەر نەمان بێت ئەوە زۆر گرنگە بەڕێزێک لەوێ بێت کە هەمیشە کە بڕیار ئەدرێت بنمونە ئاگای لە دۆخەکە بێت و پێیان بڵێ کە بنمونە ئەم دابەزاندنی نرخی دینار بەرامبەر بە دۆلار کاریگەری خراپی هەیە لەسەر هاوڵاتی لە عێراق، دوو ئەوەندە و سێ ئەوەندە کاریگەریەکە خراپترە بێ لەسەر هاوڵاتی لە هەرێمی کوردستان لەبەر ئەوەی دۆخی دارایی هاوڵاتی لە هەرێمی کوردستان زۆر خراپترە لەوەی کە ئەگوزارێ لە شارەکانی تری عێراق. بۆیە بەگشتی تەسەوڕەکەم بوونی ئەو ئیرادەیە بۆ پێشکەوتن زۆر گرنگترە لە بابەتەکانی تر، ئەوانش گرنگن، بەڵام ئەو ئیرادەیە لە هەموو شتێک گرنگترە. ئەمەوێت دوا سەرنج و پەیامی دکتۆر خالیدیش بیستم بۆ دوجار بچمەوە لای بەڵێ من هەمیشە وتومەنیانی تۆ جەنابێت بۆ ئەوەی هەنگاو بنین بەرەوەی کە ئیتر پشت نەبەستین بە نەوت، یەکەم شت کەرتی کشت و کاڵە، بێگومان بێ مناقەشەکردن کەرتی کشت و کاڵ گرنگی پێ بدرێت، ئەوە زۆر گرنگە بە هاوکاریکردنی حکوومەت لەگەڵ کەرتی تایبەتە. تۆ جەنابەت چەند هەزار دەرچووی زانکۆت هەیە ئیش و کاروباری نییە و بێکارە و خەریکاچێ بۆ دەرەوی وڵات و کۆچەکە، وەرە لە کەرتی کشتکادان مەزرێنە بۆ ماوەیەکی تایبەت، دوای ئەوە دوای دامەزراندنی دوای بەرەودان بە کەرتی تایبەت و پێشکەوت کەرتی کشت و کاڵ ببورن لە تایبەت و لە گشتیەکە، ئەو کاتە سیرەکەی جەناب زۆر بە ئاسایی ئەو مانەوەی لەو کێڵگەی لەو شوێنە هەڵبژێرێ لەوەی کە بگەڕێتەوە بۆ ناو شار
ناوشار ئایا دا ئەمەزرێت دانەمەزرێ ئایا معیشەتێکی بەو شێوەیە ئەبێ ئەمانە هەموو جێگەی پرسیارن من تەسەوڕەکەم گرنگیدان بە کەرتی تایبەت ئەبێ ئەرکی سەرەکی سەرشانی حکوومەت ئێستا ئەم کابینە و کابینە داهاتوو بێ لەگەڵ کەمکردنی قەبارەی حکوومەت بۆ کابینەی داهاتوو قەبارە کەم بکاتەوە بۆ ئەوەی ئیتر لە لاوە بوەستە وەکو چاودێری دۆخی بازار بکە چۆن کەرتی تایبەت بە منافەسە بە ڕکابەریەکی شەفافانە ئیداری اقتصاد دەستخۆش دکتۆر خانی سپاس دەکەم بەڵێ کاک نەوزادەمەوەندی ئەمێ دوا سەرنج و ڕای جەنابی شت لەم بارەوە بیستین فەرموو وڵات دوو خاڵی بچووک و پێشنیارێک دەخەمە ڕوو وا بڕیار بوو لایەنەکانی پەیوەندیدار کە چاودێری نرخی بازار بکەن بۆی بەرز نەبێتەوە کە ئەمە لە زۆر ئەستەمە چونکە ئێمە کاڵاکانمان بە دۆلارەوە دێ و بازرگان حەقی خۆەتی کە بەو ڕێژەیە کە بەرز بۆتەوە گرانی بکان نرخەکان ئێمە بتلێک لە مەشروع بەغازیەکان بڕی 250 دیناری هاتە سەرێکە کە ناکاتەوە بڕێکە لە نرخی دۆلار بەرز بۆتەوە یەک لە خاڵەکان دووەمە فەرمانبەرانەی لە کۆمپانیاکان کاریان دەکرد کە زیانی بەر ئەوانیش کەوتووە موچەکانیان بە دۆلار بووە لەبەرەوەی نرخی دۆلار بەرز بۆتەوە ئەوانیش هاتوون موچەکانیان کەم کردوتەوە کە نەڕزایەکی زۆری فەرمانبەرانی ئەو فەرمانبەرانێک کە لە کەرتی تایبەت ئیش دەکەن و پێشنیارێکشم بۆ فراکسیۆنەکانی کوردیە کە مزایدەکردن زۆر ئاسانە لەسەر هەوڵدان بۆ یا قسەکردن لەسەر بەرزکردنەوەی نرخی دینار و نزمکردنەوەی نرخی دۆلار پێم خۆشە کوتلەکانی کوردیش فراکسیۆنەکانی کوردیش لەسەر تیڤیەکان داوا بکەن کە داوا لە حکوومەتی عراق و لە بانقی ناوەندی مرکزی عراقی دەکەین کە نرخی دۆلار دابەزێنی بۆ 120 و با بەدلی خۆیان بتوان برێن 115 چونکە هیچ بەهایەکی نییە بۆیە ئەم کوتلە شیعیانەیە کوتلەکانی عرب ئەم وروژاندنی ئەم بابەتانە دەکەن بۆی هەست و نستی دەنگەرەکانیان بۆ خۆیان ڕاکێشن بۆی کوردیش بڵێ بۆی کوردیش بێبەش نەبێ لە مزایدانە با ئەوانیش داوا بکەن پێم خۆشە لە بەیانیەوە ئەوانیش لەنافتانەوە با داوا بکەن. بەڵێ سپاس بۆ بەڕێزان کاک نەوزادەمەوەندی پسپۆڕی ژمێریاری و دارایی کە ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە شاری ئەولێر لەگەڵمان بووی هەروە سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر خالید حەیدەر پسپۆڕی یابووری کە لە ستودیۆ لەگەڵمان بووی. وەڵای بینەرانی بەڕێز زەڵقەیەم شەوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ.